مۆدێل و کەسە بەناوبانگەکانی سۆشیال میدیا دەستگیر دەکرێن. حکوومەت بڕیاری داوە ئەگەر مۆدێل و کەسە بەناوبانگەکانی سۆشیال میدیا چی بکەن دەستگیر دەکرێن. بۆچی ئەو بڕیارەی داوە؟ ئایا مۆدێلەکان پابەندی ئەو یاسا و ڕێسایە دەبن؟ ئەگەر پێشێلی ئەو یاسایە بکەن چی ڕوودەدات؟ بۆ سزاکەی چی دەبێتن؟ ئەو کەسانە کێ و کێنە کە ناویان لە لیستەکە هاتووە؟ تەواوی زانیاریەکان لە کلیل میدیا. سڵاو لە کلیل میدیاوە دووبارە گەڕانەوە لاتان بە بابەتێکی زۆر جیاواز. پێشەوەی سێری ڤیدیۆکەمان بکەیت لایک و کۆمنت و شێرت بیر نەچێ، وەرەوە سەبسکرایبی کەناڵەکەمان بکە و زەنگ گۆڵەکەشدا بگرە بۆ ئەوەی توێ خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینێ. وەرەوە سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوەی توێ خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەمان بی. وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت. چەند ساڵێکە کەسانێکی بەناوبانگ پیا بوونە لە سۆشیال میدیا و لە تۆڕە کۆمەڵایەتەکان بە تایبەتی ئینستاگرام و سناپچات کە کوردێکی زۆر سێری مۆدێل و پێشکەشکار و مێکاپ ئارتیست و وە چەندین کەسانی تر. وەروەها ئەو کەسایەتیانە وایان کردووە خەڵک لاساییان بکەنەوە بە تایبەتی کچان و ژنان وە زۆربەی جار گەنجانیش لاسایی ئەو کەسایەتیانە دەکەنەوە. وەروەها ماوەیەکە تێبینی دەکرێت کە کۆمەڵێک کەسی بەناوبانگ کوڕە مۆدێل و کچە مۆدێل و یوتیوبەر و سناپەر و ڤاینەر پەیدا بوون کە کردەی ڤیدۆی خۆیان دەگرن لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیل و بڵاویشی دەکەنەوە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان و سۆشیال میدیا. کامەش جگەلەوەی خودی کارەکەیان سەرپێچیە لە یاساکانی هاتوچۆ لە هەمان کاتدا هاندەرێکیشە بۆ خەڵکانی تر کە چاویان لێ بکەنەوە و هەمان سەرپێچی دووبارە بکەنەوە کە هەموو سەرپێچەکانیش لە یاسای هاتوچۆ ئەگەرێک بۆ کەوتنەوەی ڕووداوی هاتوچۆ و لەبەر ئەوەی ئێمە لە هاتوچۆ لایەن بەرپرسین لە کەمکردنەوەی ڕوودا و کارەساتەکانی هاتوچۆ. وەروەها فادڵ حاجی باز ئەوەش دەکا بۆیە بارکێکی خۆمان دەزانین کە سکاڵا لەسەر ئەو کەسانە تۆمار بکەین و سزایان بدەین لەسەر ئەو کارە کە دەیکەن. ئێمە لە کاتی ئێستا بە هەماهەنگی لەگەڵ دەستەی دادگاری گشتی و تا دادگایی لێکۆڵینەوەی هەولێر لەسەر خەتین بۆ ڕێکارە یاسایەکان و لە هەر بڕیارێک کە دەربچێت جێبەجێکردنی هەموو لایەک ئاگادار دەکرێتەوە. وەروەها وا دیارە ئەو بڕیارە تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە، بەڵام بە زووترین کات لەوانەیە جێبەجێ بکرێتن و تاو کاتێ من کە ئێستا قسەتان بۆ دەکەم لەوانەیە ئەو بڕیارە جێبەجێ کرابێتن. وەروەها هەر کەسێک بەناوبانگ بێتن و لە کاتی لێخوڕینی ئۆتۆمبیل وێنە ڤیدۆ بگرێتن و ئەمە تووشی دادگا دەبێتەوە لەوانەیە سزاکەی ئەوە بێتن ئەگەر لە جارێک زیاتر ئەم کارەیە دووبارە بکرێتەوە لەوانەیە زیندانی بکرێت یاخود بە بڕە پارەیەکی مادی ئەو کەسانە سزا بدرێن. تاوەکو ئێستا سزاکە ئاشکرا نەبووە، بەڵام لە دوو بابەتە زیاتر نابێتن. هەروەها ئێمە وەکو ستافی کلیل میدیا زۆرمان پێ باشە کە ئەو بڕیارە دەرچووە لەبەرەوەی تاوەکو ئێستا چەندین کچە مۆدێل هاتوونەتە سەر تیڤی باسییان لەوە کردووە لە کاتی بەکارهێنانی مۆبایل خۆیان بەسارێ خەڵکدا کێشاوە خۆشیان تەنانەت لە هەموو داوە. ئەوەش هۆکارێکە کە مۆبایل بەکاردێنن و سناپیش دەکەن و زۆر بە ئازادانە. وەروەها بێزگەلەوەی کە سناپ دەکەن و بڵاویشی دەکەنەوە شتێکی تریشەیە، ئەویش قایشی سەلامەتی یاخود پشدێنی سەلامەتی نابەسند بە هیچ جۆرە کە ئەمەش لە ڕووی یاساییەوە شتێکی قەدەغەکراوە. ئەمە دەبێتە هۆکارێک لە بەرەوەی کەسانی تر چاویان لێ بکەنەوە. ئەو کەسانێ بەناوبانگن لە هەموو جیهان، ئەو کەسانە پێشەنگن لەو بوارانەدا بۆ ئەوەی دەزانن خەڵک سەیریان دەکە و هەز بە بەرپرسیارەتی دەکەن. بەڵام کەسە بەناوبانگەکانی کوردستان لە ئێستادا زۆر هەز بە بەرپرسیارەتی ناکەن. وەروەها باز لەوەش دەکەن ئەو کەسانەی بۆ نمونە دوو هاوڕێ یاخود هاوسەرن لەگەڵ یەکتری لە سیارەدا سوار بوونە و ئەوەی سایقە خۆشی بەستا بێتەوە مۆبایلیشی لە دەست نەبێ، بەڵام ئەمەی سەکنەکە مۆبایلی لە دەست بێتون و ئەو تەسویرکەوە ئەویش ئاگای لە خۆی نەمینێتن لە کاتی لێخوڕین لە کاتی ڕۆیشتن. ئەمەش دەبێتە هۆکارێک کە تووشی پێکدادان بێ لەگەڵ ئۆتۆمبیل و لەگەڵ شتی تر. وەروەها ئەمەش یاسای بۆ دەرچوو ئەو کەسانەی
سایقن و وەسەکنەکەی لە تەنیشتان دانیشتووە ئەو کەسانش تووشی سزا دەبنەوە بۆیە کەسە بەناوبانگەکانی کوردستان و مۆدێل و ڤاینەر و وەروە یوتیوبەرەکانیش تەنانەت هەموو کەسێک دەگرێتەوە ئەو بڕیارە هەر کەسێک بینەری زۆر بێتون هەوڵ بدات وێنۆ ڤیدیۆ خۆی بگرێتن لەو کاتەیە پێویستە بەتونترین شێواز و بەتونترین ئاست ئەو کەسەیە سزا بدرێتن بۆ ئەوی هیچ کاتێکی تر نەتوانێت بۆ شێوازە ڤیدیۆ بکاتن لەبەرەوەی ئەمە خەڵکانی تر چاوی لێ دەکەنەوە و هەروەها بۆ سەلامەتی خۆشیان باش نییە لەوانەیە زۆربەی کات مەشغوڵ بن بە مۆبایلەکانیانەوە لە مێژە لە کوردستان و لە عێراق ئەو یاسایە دەرچووە هەر سایقێک مۆبایلی لە بنجێدا بێتن لە کاتی ڕۆیشتنی بە سیارە ئەو کەسەیە سزا دەدرێتنەوە و ساڵانێکی زۆرە ئەم یاسایە دەرچووە بەڵام لە کۆتاییدا ئەو کەسانێک کە یوتیوبەر و نوواروە ئەو کەسانە بەناوبانگانی سۆشیال میدیا ئەگەر ڤیدیۆی خۆیان بکەن لە کاتی ڕۆیشتن ئەوە دەبێتن سزا بدرێن بەڵام تاوەکو ئێسا بڕی پارەکە و یاخود ئەو کەسانەی چەندین جار دووبارە بکەن و کاتی ئەوە نەمێنێتم تەنها بە پارە سزایان بدرێت لەوانەیە بکەونە زیندانەکانەوە ئەمەش تاوەکو ئێستا لە دادگا ئەو بڕیارە دەرنەچۆ بەڵام تاوەکو ئێستا جێبەجێ نەکراوە لەوانەیە لەمە دووە جێبەجێ بکرێتن ئەو بڕیارە و هیوادارین ئەو بڕیارە بە زووترین کات بڕواتە بواری جێبەجێکردنەوە بۆ ئەوی هیچ کەسێک تووشی ئەو کارە سات و زیان لێکراو نەبێتن و هیوادارین هەموو لایەک تەندروست باش بێتن و سەلامەت بێتن کوردستان ئاوەدان و ئەمەش کۆتا ڤیدیۆمان دەبێت دەربارەی کەسایەتەکان و کەسە مۆدێلەکان لەمەوە دەچینە ناو مانجی ڕەمەزان لەوانەیە ڤیدیۆکانمان بە شێوەیەکی کاتی ڕابگرین بە بۆنەی ئەوەی مانگی ڕەمەزانی پیرۆزە و چەندین پرۆگرامی زۆر تایبەتمان هەیە لەبارەی ئاینی و لەبارەی تەندروستی و وە خواردنیش ڤیدیۆی زۆر جیاوازتان بۆ بڵاو دەکەینەوە هیوادارین هەموو کاتێک چاوەکانتان لەسەر کەناڵ و پێیجی کلیل میدیا بێ بۆ ئەوەی زۆرترین سوود بە ئێوەی خۆشەویست بگاتن و هەموو کاتێک لەگەڵتان دەبین بۆ خزمەتکردنی ئێوەی خۆشەویست زۆر سپاس بۆ سەرکردنیتەوە ڤیدیۆکەمان و پێتان خۆشە ئەم جارە لەسەر چ کەسایەتێکی تری بە ناوبانجی کوردستان یاخۆ لەسەر چ بابەتێک ڤیدیۆ دروست بکەین بۆمان لە کۆمنت بنووسن وەروەها لایک و کۆمنت و شێر بین نەچێ و سەبسکرایبی کەناڵەکەمان بکەن و زانگۆڵەکەشدا بگرن بۆ ئەوی توی خۆشەویست یەکەمی کەسبی بابەتەکانمان ببینی و سناپچاتەکەشمان ئاد بکە بە ناوی کلیل میدیا بۆ ئەوی توی خۆشەویست ئاگاداری کار و چالاکی ڕۆژانەما بی وەروەها دەتوانین لە ڕێگای سناپچاتەوەش پەیوەندیمان پێوە بکەیت ئێمەش ڕاستەوخۆ وەڵامتان دەدەینەوە هەموو کاتێک باشترینەکان لا کلیل میدیا